لا حي الخضراء في الريد رابل بردم مزگەوتێک تر لە ڕێگای پۆلیسی مقداد و دادگاوە هێنرایان بۆ ئێرە ساعت 6 بەیانی بێنیان بۆ ئێرانە. بینێرانی ڤارسلااوتان لێبێ ئەوەن کاتەتان باش لە نەخۆشخانەی منداڵانم لە شاری کەرکووک بەیانی ئەمڕۆ لە دوای نوێژی بەیانی لە بەردەم مزگەوتێکی گەڕەکی خازرا بەناوی مزگەوتی سەرمەدی منداڵێکی ساوا دۆزراوەتەوە و دواتر لەلایەن بنکەی پۆلیسی مقدادەوە هێنراوە ڕادستی نەخۆشخانەی منداڵان کراوە. منداڵەکە لێرەیە لە بەشی نابەکامەکانە لە بەشی خوددەج کاکسعیدم لەگەڵە لە بەشی خوددەج کاکسعید سلااوت لێبێ ئەگە بکرێ بێتە ئێرەوە هەندێک زانیاریمان بدەیتی ئەم منداڵە کەی گەیشتە دەست ئێوە لە نەخۆشخانەی مناڵە. بەڵێ بەخێر بێن سەرچاو ئەم بناڵە بەیانی تقریبا دەوری ساعتی 6 گەشتە نەخۆشخانە لای ئێمە لە حي الخضراء في الريد رابل بردم مزگەوتێک تر لە ڕێگای پۆلیسی مقداد و دادگاوە هێنرایان بۆ ئێرە ساعت 6 بەیانی بێنیان بۆ ئێرانە. باش کاک سعید ئەوەی کە ئێوە زانیاریتان هەیە لەسەری لێ وردبوونەتەوە ئەو منداڵە تازە لەدایک بووە یان گەورەترێت چۆنە؟ تەمەنی تقریبا لە دەوروبەری مانگێکە شتێک کەمتر شتێ زیاتر مانگێکە تەمەنی تقریبا. واتە تازە لەدایک بوونی؟ نه تازە لەدایک بوونی ئەمڕۆ دوێنێ بێ مانگێکە بێت تقریبا. باشە ئەمە منداڵەکەت لە چ ڕەگەزێکەوە ئەمە یەکەم جار نییە منداڵی بەو شێوەیە کەمێک بە تەمەەن بهێنرێ بۆ ئێرە؟ منداڵەکە ڕەگەزی نێرە لەم تەمەنە زۆر تازە ئەمە تقریبا یەکەم جارەوەی فرێدرا عادەتەن یەک دوو ڕۆژێکە لە دایکوە تازە لە دایک بۆ فرێدرێ بەڵام من تەمەنی گەشتۆتە مانگ گەنجا فرێدراوە تقریبا. باش کاک سعید کۆتاپرسیات لێ بکەم تەندروستی چۆنە و ئێوە چیتان بۆی کردووە و چی بوو ئەکەن؟ تەندروستی باشە لەخوا بە زیاد بێت لەژێر چاودێری پزیشکیدایە تا ئێستا تەندروستی کێشەیەکی نییە لێرە خۆشمان خزمەتێکن کادرانی لەگەڵمان لە ڕەگەزی ئافرەتن با بڵێن ئەوان خۆیان دابی شتی پاکەنەوە شیرێ دەنێوەسم بە خزمەتکردنی بۆ دابینەکە خەڵک خێرخواز دێنێتی خێرۆمان دێنێتی ئەوەی بێ دێنێتی کارمان دێنێت هەرچێ بێ دێنێتی ئێمە ناو خۆمان جاروایە پارە کۆکەین و بۆ یە کڕیندانی. باشە ئەم منداڵان ناوتان چی ناو مراد مراد بەڵێ چارەنووسی ئێمێنتە لای دادگا خێزان زۆرە داوای کردووە بیبن ئیتر دادگا بزان بە بڕیار دادگای دێتە کام خێزان کە بیداتێ ئیتر ئەو دەی با بە کتاب ڕسمی. پرسیارێکم بۆ دروست بوو دەستی بۆ یەکراوە ئەوە چییە؟ ئەوە دیارە خۆی خاوەنی کردوێتی هەروە بوو هێنان دەستی بۆیە بوو پەنجەکانی بەڵێ سەرنجەکانی بۆیە بوار بۆ جوانی دیارە کردویانە کات خۆی. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون وتەی کاک سعیدە لە بەشی نابەکامەکانی نەخۆشخانەی مناڵانی کەرکووک ئەلبەتە ئەم منداڵە بە پێی وتەی ئیدارەی نەخۆشخانەکە چوارەم منداڵە لە ناو ئەم ساڵدا کە بۆ ئێرە هاتووە بەڵام بە پێی ئامارە نافەرمیەکان زیاد لە 10 منداڵ ئەم ساڵ لە سنووری پارێزگای کەرکووک دۆزراونەتەوە و دواتر دوای گەیاندنی بە نەخۆشخانەکان لەلایەن دادگاوە ئەدرێتە ئەو کەسانی کە نۆرەیان کردووە بۆ وەرگردنی منداڵ